دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژال لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ دووشەمبە 20 کانونی دووەمی 2024 تان پێشکەش دەکەین. یەکینەکانی شەید هارونی سەرباهێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدا دیمەنی چەندین چالاکیان دژی چەتەکانی سەربادەوڵەتی تورک لە باشووری منبەج و دەوروبەری بەنداوی تەشین بڵاو کردەوە. لەو دوو دیمەنەی کە یەکینەکە بڵاوی کردوێتەوە دەردەکەوێت با درۆنی خۆکوش 4 زرێبۆژ و تانکێکی چەتەکان بە ئامانج دەگیرە و بە تەواوی دەسووتێنرن. ئەم چالاکیانە لە کاتێکدا ئەنجام درراوە کە دوێنێ چەتەکانی سەربادەوڵەتی تورک هێرشێکی بەرفراوانیان بۆ سەربەنداوی تەشین ئەنجامدا و لەلایەن شەڕوانانی هەسەدەوە و وڵامیان درایە و دەیانیان لێ کوژرا و بریندار کراوە. هێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدا ڕایگەیان لە بەرخۆدانی هێزەکان لە بەرامبەر هێرشە گروپە چەتەکانی دەوڵەتی تورک بە پاڵپشتی فڕۆکەی جەنگی و پێفڕۆکەوان دەیان چەتە کوژراون. هێزەکانی سووریای دیموکراتیک لەبارەی ئەنجامدانی چالاکیەک لا دژی گروپە چەتەکانی سەربادەوڵەتی داگیرکەری تورک لە باشووری منبەج ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە و ڕایانگەیان لە بەرخودانی هێزەکانمان بەرامبەر هێرشی گروپە چەتەکانی دەوڵەتی تورک بە پاڵپشتی فڕۆکەی جەنگی و بێفڕۆکەوان دەیان چەتە کوژران و ژمارەیە کەرەستەی سەربازی کە تانکێکیشی تایە لە ناوبران. هەروە قەسەداشکرای کرد چالاکیەکە لە بەرەی باشووری منبەج و دەوروبەری بەنداوی تەشین بووە و لە کاتەکانی داهاتوودا زیاتری زانیاری زیاتر بڵاو دەکرێتەوە. با گوێرەی ئاژانسی هەواڵی ڕۆیترز دانوستانەکانی نێوان ئیداری نوێی سووریا و هێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدا بە ئارامگری و نەرمی دەناسرێتەوە کە ڕەنگە ئەمەش دەرگا بۆ گەیشتن با ڕێککەوتن لە چەندین مانگی داهاتوودا بکاتەوە. بە گوێرەی سەرچاوە نزیکەکانی ئاژانسی ڕۆیترز گفتوگۆ چڕەکانی ئەم دوایە ئاماژن بۆ پێشکەوتن بەرەو ئەگەری ڕێککەوتنێک بۆ چارەسەرکردنی کێشەی نێوان ئیداری نوێی سووریا و هێزەکانی سووریای دیموکراتیک. ئەو سەرچاوانەی کە ڕاستەوخۆ بەشدار بوون لەو دانوستانانەدا پشتڕاستیان کردوێتەوە کە دیپلۆماتکاران و کارمەندانی سەربازی لە ئەمریکا، تورکیا و سووریا لەگەڵ نوێنەرانی هێزەکانی سووریای دیموکراتیک نەرمی و سەبرێکی زیاتر نیشان دەدەن لەوەی کە لە لێدوانە گشتیەکاندا ڕەنگ دەداتەوە. سەدان کەس لە هەرێمە جیاوازەکانی کانتۆنی جەزیرەوە بۆ بەشداربوون لە بەرخۆدانی تەشین لە بەیانیەوە کەوتناڕێ و گەیشتنە شوێنی بەرخۆدان لە بەنداوی تەشین. سەدان هاوڵاتی لە شارەکانی دێرک و گەرکی لەگێ و گوندەکانی بەراف و کۆچەراتی کانتۆنی جەزیرەوە ڕویان کردە بەنداوی تەشین لە هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا تاکو و دژی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی بەشداری لە چالاکی ئێشەگیری بکەن. جیاماژەی لە هەشتی کانونی دووەمەوە بۆ پاراستنی بەنداوی تەشین و وەستانەوە دژی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی بۆ سەربەنداوەکە سەدان هاوڵاتی هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ڕویان کردوتە بەنداوەکە و با نۆرە ئێشەگیری دەکەن. هەروەها ئەمڕۆ بە سەدان کەس لە دانیشتوانی شاری دەربێسی کانتۆنی جەزیرە بۆ ئیدانەکردنی کۆمەڵکوژیەکانی دەوڵەتی تورک لا دژی خەڵکی مەدەنی لە بەنداوی تەشین لە پەیوانێکی جەماوەریان ئەنجامدا. بەشداربووان دروشمی بژی بەرخۆدانی هێزەکانی سووریای دیموکراتیک و بەرخۆدان ژیانیان وتەوە و هەروەها ئاڵای هێزەکانی سووریای دیموکراتیک و یەکینەکانی پاراستنی ژنان و یەکینەکانی پاراستنی گەلیان بەرز کردەوە. لە چالاکیەکەدا یەکێک لە بەڕێوەبەرانی کۆنگرەی ستاری دەربێسێ وتاری پێشکەش کرد و جەختی لەوە کردەوە کا بەنداوی تەشین هێمای بەرخۆدانە لە بەرامبەر هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک. هەروەها هاوسەرۆکی ئەنجومەنی شاری دەربێسێ نوعمان عەربۆ جەختی لەوە کردەوە کە بەرخۆدانی گەلانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە ڕۆحی بەرخۆدانی کۆبانیەوە سەرچاوە دەگرێت.
ئەنجومەنی خانوادەی شەهیدانی شاری قامیشلو ناسنامەی 5 شەهیدی هێرشی دەوڵەتی داگیرکەری تورکی بۆ سەربەنداوی تەشرین ڕاگەیاند. ئەنجومەنی خانوادەی شەهیدان ناسنامەی 5 شەهیدی بەنداوی تەشرین لەسەر لاپەڕی تایبەتی خۆیان لا تۆڕی کۆمەڵایەتەکان بڵاو کردەوە و ڕایانگەیان دەوڵەتی تورک ئێوارەی دوێنێ هێرشی کردە سەر ئیشکگرانی بەنداوی تەشرین و لە ئەنجامی بوردومانەکەدا 5 هاوڵاتی شەهید بوون و زیاتر لە 20 هاوڵاتیش بریندار بوون. بەپێی راپۆرتی ئەنجومەنی خانوادەی شەهیدان ناوی شەهیدان بەم شێوەیە خراوەتە ڕوو ئەکرام ڕیخۆ، کەیفوق عوسمان، مەنیج حەیدەر، مزەفەر محەممەد و عەبدولقادر ئیبراهیم. جمعە خەلیل ئیبراهیم ناسراو بە باڤێ تەیار لە بوردومانەکەی هەژدەی ئەم مانگەی فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورک لا بەنداوی تەشرین بریندار بوو. دوانیوە ڕۆی دوێنێ بەهۆی سەختی برینەکەیەوە لە پاش 30 ساڵ خزمەتکردنی هۆنەری کوردی ژیان ئاوایی کرد و شەهید بوو. باڤی تەیار لە ساڵی 1950 لە شاری قامیشلوی ڕۆژاوای کوردستان چاوی بە دنیا هەڵێناوە و شانۆکارێکی دێرین و خاوەن ڕەنج و ئەزمون بوو. نوێنەری وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا و فەرماندەی گشتی هەسەدا لە ڕۆژاوی کوردستان کۆبوونەوە و باسییان لا شەڕی داعش کرد. تۆبیاس تۆنکل نوێنەری وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەبارەت بە کۆبوونەوەکەی لەگەڵ مەزلوم عەبدی لا تۆڕی کۆمەڵایەتی ئیکس ڕایگەیاند. لەگەڵ مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دموکراتیک کۆبوونەوە بارودۆخی ئێستای سووریایان تاوتوێ کردووە و دەشڵێت کورد بە باشترین شێوە دەتوانێت مافوو بەرژەوەندەکانی خۆی لا دیمەشقەوە لا ڕێگەی دیالۆگی ناوخۆیی سووریاوە دەستەبەر بکات. بەشێک لە حیزبوولایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دژی سزای لاسێدارەدان بەسەر وریشا مورادی و پەخشان عەزیزی بڕیاریاندا ڕۆژی چوارشەممە مانگرتنی گشتی لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوە ببن. 6 حیزبوولایەنی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان لەبارەی پێشەنگایەتیان بۆ ئەنجامدانی مانگرتنی سەرتاسەری لە ڕۆژهەڵاتی کوردستان دژی سەپاندنی سزای لاسێدارە بەسەر پەخشان عەزیزی و وریشا مورادی ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە و لە بەشێک لە ڕاگەیاندراوە هاوبەشەکەی حیزبوولایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هاتووە. ئێمە ئەو حیزبوولایەنە سیاسیانەی کە ناومان لەم ڕاگەیاندراوە هاوبەشەدا هاتووە داوا لە هەموو جەماوەری تێکۆشەری کوردستان دەکەین کە ڕۆژی چوارشەممە 3 مانگی ڕێبەندان لە هەموو کوردستان لە مانگرتنێکی گشتی لا دژی حکومی لە سێدارەدانی ڕۆڵەکانمان بەشدار ببوون و هەروەها سەرجەم ناوەندەکانی کار، بازار و خوێندن دابخرێن. بەم جۆرە هێزی گرتووی جەماوەر لە پێناو دابینبوونی ئامانجی سیاسی و ئینسانی خێرادا نیشان بدرێتەوە. پارتەکان ئەمانە لە خۆ دەگرن: پارتی ئازادی کوردستان، پارتی ژیانی ئازادی کوردستان، کۆمەڵی شۆڕشگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران و حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان و هەروەها کۆمەڵی ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران. لە هەشتی کانونی دووەمی ئەمساڵ لەلایەن ڕژێمی ئێرانەوە جێبەجێکردنی سزای لاسێدارەدانی پەخشان عەزیزی پەسەند کرا. لەو بارەیەوە نیاز عەبدوڵڵا ڕۆژنامەنووس و بەرگریکاری مافەکانی مرۆڤ ڕایگەیاند ئێران با لە سێدارەدانی پەخشان و وریشە دەیەوێت پەیامێک بداتە پارتە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و پێویستە ڕۆژنامەنووسان جەخت لەسەر دۆسیەکەی پەخشان و وریشە بکەنەوە بۆ دەرخستنی ڕاستیەکان. کۆماری ئیسلامی ئێران لەوەیەکە جارێکی تر پەیام بدات بە گوێی تەواوی هێز و پارتە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لەوێ خەبات دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران دەکەن کە ئەوان پاشەکشە بکەن لە هەر خەباتێکی سیاسی کە بیانوێت دژ بە ڕژێمە بە ئەنجامی بگەێنن. بەتایبەت کۆماری ئیسلامی ئێران جگەلەوەی کە لەناو لە سێدارەدراواندا بە درێژایی ساڵانی ڕابردوو ڕێژەیەکی زۆری لە پیاوانی خەباتکار لە سێدارەداوە هاوکات ژمارەیەکی زۆر لە ژنانی خەباتکاری سیاسی بە ئامانج گرتووە لە سێدارەی داون و لەم ڕوانگەیەشەوە لە درێژەی
سەرهەڵدان و شۆڕشی ژنجیان ئازادی، شۆڕشی ژینە مەسا ئەمینی دەیەوێت سەرکوتێکی تەواوی کاریگەری و شوێنەوارەکانی ئەم شۆڕشە بکات کە بە هیچ جۆرێک ئاسان نییە ئەم شۆڕش و سەرهەڵدانە بە ئاسانی خەفە بکرێتەوە. بۆیە لە ئێستادا هەوڵ و ئامانجی سەرەکی ئەوەیە وەریشە مرادی و پەخشان عەزیزی بکات بە دوو نمونە کە لە ڕێگەیانەوە ترست و قاندن بڵاو وەکو تاوانێکی گەورەیە کە دەوڵەتێک بە شێوەیەکی ڕێکخراو لە ڕێگەی بەکارهێنانی دادگا بۆ سەرکوتکردنی ئازادی ڕادربڕین و خەباتی مەدەنی و سیاسیەوە لە ئێران بەکاری هێناوە دژ بەو کەسانەی کە خەبات و تێکۆشانیان کردووە لە بەرامبەر کۆماری ئیسلامی ئێران. بۆیە کۆماری ئیسلامی ئێران زۆر بەڕوونی تا ئێستا ویستوێتی لە ڕێگەی سزای لە سێدارەدانەوە کۆمەلگا بترسێنێ، هەروەها لە ڕێگەی زیندانیکردنەوە بە بەکارهێنانی ئەشکەنجەوی دەرونی و جەستەیی ویستوێتی ئیرادە لە تەواوی ئەو چالاکوانە سیاسی و مەدەنیانە بسەنێتەوە، ویستوێتی ئیرادە لە ڕۆژنامەنووسانە بسەنێتەوە کە ویستویانە لە ڕۆژهەڵاتی کوردستان بە شێوەیەکی ڕاستەقینە کاری خۆیان بە ئەنجام بگێنن. بۆیە کاتێک کە پەنای بردوتە بەر سزای لە سێدارەدان یاخود سزای زیندانیکردن کۆماری ئیسلامی ئێران ئەشکەنجەی سەختی دەرونی و جەستەیی بەکارهێناوە و هەروەها زیندانیەکانی لە زیندانی تاکە. وەزیری دەرەوەی ئیسرائیل دانی بۆ دانا وڵاتەکەی نەیتوانیوە تواناکانی حەماس هەڵبوەشێنێتەوە. گێدیۆن سار وەزیری دەرەوەی ئیسرائیل لامیانی کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕێگەیان ئەگەر حەماس لا دەسەڵاتدا بمێنێتەوە نائارامی و ناسەقامگیری ناوچەکە بەردەوام دەبێت. ڕۆها ئاماژەی بۆش کردو وڵاتەکەی پابندە بە گەیشتن بە هەموو ئامانجەکانی شەڕەکەی لا دژی حەماس و لە نێویاندا هەڵوەشانەوەی توانە سەربازی و حکومیەکانی بزوتنەوەکە. وەزیری دەرەوەی ئیسرائیل دانی بەوەش دانا وڵاتەکەی نەیتوانیوە توانەکانی حەماس هەڵبوەشێنێتەوە، بەڵام ئیسرائیل باگۆڕینی هێزە سەربازیەکانی ئەو بزوتنەوەیە لا سوپاکەیەوە بۆ هێزێکی پەرتەوازە پێشکەوتنی بەدەستێناوە. هەروەها جەختی لەوەش کردەوە ئەگەر کۆمەڵگەی نێودەوڵەتی خوازیاری ئاگربەستی هەمیشەیە دەبێت حەماس وەک هێزێکی سەربازی و قەوارەیەکی دەسەڵاتدار لە غەزە هەڵبوەشێتەوە و لا ڕووی تیۆریەوە دەتوانن لا ڕێگەی ڕێککەوتنەوە ئەمە بەدەست بهێنن. ئەمڕۆ دۆناڵد ترامپ و جێی دی ڤانس وەک سەرۆک و جێگری سەرۆکی نوێی ئەمریکا سوێندی یاسایی دەخۆن و دەست بەکار دەبن. لە دوای 40 ساڵ بۆ یەکەم جار ڕێوڕسمی سوێن خواردنی سەرۆکی ئەمریکا بەهۆی نالەباری کەشوهەواوە لە نێو هۆڵی کۆنگرێستا ئەنجام دەدرێت. هەروەها سەرەتا لە کلیسای سانت جۆن ڕێوڕسمی سوێن خواردن دەست پێ دەکات و لە کۆشکی سپی پێشوازی لا ترامپ و ڤانس دەکرێت و پاشان ترامپ وتارێک پێشکەش دەکات و پاش وتارەکەی لا ژووری سەرۆکایەتی بەڵگەنامەکان واژۆ دەکات. پشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بوون.